داهاتیان یاساکانی هاتوچوو پەیڕۆ بکەوت جێبەجێ بکاتن بەڵام لەسەر حکوومەتیش پێویستە هەندە شوێنی گشتیە قەڵەباڵغا پێویستە چون هەبی و هاتنەوە بە شوێنشکەدا نەک هەر لەو شەقامەی چون هەبی و هاتنیش هەبیتن ئیدی ئیزدیحام دروست دەبیتن. حکوومەت لازمە ڕێگا و بان دروست بکرد حتا خەڵکی مە تووشی بان ڕێدانا نەبێت و داوشێت یاسای جێبەجێ بکرد ڕێنمایەت مرۆڕێ و ئەک لەسەر مەرجێکە ڕاستی ڕەشەنبیر لازمە ئەمژی خۆ ڕەشەنبیرکی تاژوتنە سەیارێدا تڕۆمبێلێدا یا مۆتۆرسکلێتێدا یا بایسکلێدا دا تووشی بان ڕێدانە نەبین مخابن ڕۆژانە ئەمێت بینین دەهان هاوڵاتیت بنە قوربانی یەت ترافیکێت مرۆڕێ ڕاستی جێ داخل کوردستانê yani hemû roj 10 hawlatî 15 hawlatî bûne qurbanî سایقەکان کە دەبی عتمە زۆر هوشیاریان لەسەر ئەوە هەبی وەختێک یەکدانە منداڵێک دەپارێتەوە ئەوە نەبی کە زووتر خۆی بڕوە دەبێ ئەوەڵ ئیجازە بدە منداڵەکە بڕوە یا پاسکیلەکە بڕوە کە تووشی حاڵە نەبێت و تووشی مشکلە نەبێت.